بۆ پێشەوە بەرەو پێکهێنانی ڕێکخراوە کرێکاریەکان. کرێکاران، کۆمەڵانی خەڵکی زەحمەتکێش لە کوردستان، جەماوەرێکی سەدان هەزار کەسی لە ئێوە بۆ پەیداکردنی کار دەبێت دەرکا و دەرک و شارە و شار بگەڕێن. ڕژیمی کۆماری ئیسلامی هیچ مەسئولیەتێکی لە ئاست ژیانی ئێوە و ئەندامانی بنەماڵەکانتان نەگرتووەتە ئەستۆ. تەقالا و چنگەکڕەی ئێوە بۆ بەڕێوەچوون لە ڕێگای دەستفرۆشی و کاروانچیەتی و کۆڵاکێشیەوە هەموو ڕۆژێ هێرشی دەکرێتە سەر. خەباتتان لە شوێنەکانی کار، لە کارگاکان و کارخانەکان و کورەخانەکان بۆ زیادکردنی حەقدەست و ئەستاندنی مافەکانی خۆتان لەگەڵ مەقاومەتی قانونی و دام و دەستگاکان و هێزەکانی ڕژیم بەرەو ڕوو دەبێ و لە هەموو جێگایەک ئەو قانونانە و ئەو هێزانە بەرامبەر بە ئێوە پشتی خاوەن سەرمایەکان دەگرن. دەوڵەت بۆ چارەسەری هەموو قەیران و گیر و گرفتێکی خۆی هێرش دەکاتە سەر ئاستی گوزەران و بەڕێوەچوونی ژیانی ئێوە. پێداویستیەکانی ژیانتان هەموو ڕۆژێ گران دەکرێت. ئیمکاناتی ژیانتان هەتا دێ بەرتەسکتر دەبێتەوە. هەڕۆژە ژمارەیەکی زیاتر لە منداڵەکانتان لە ئیمکانی خوێندن و لە دوکتۆر و دەرمان و بێهداشت مەحروم دەبن. پێکهێنانی ڕێکخراوی سربەخۆی کرێکاران بۆ دیفاعی یەکگرتوانە لە ماف و داخوازیەکانیان قەدەغە کراوە و مانگرتن و خۆپێشاندان و هەر چەشنە خەباتێکی جەماوەری کۆمەڵانی بێبەش و زۆر لێکراو ڕێگای لێدەگیرێ. ئەوەڵی مانگی مەی ڕۆژی کرێکار دەرفەتێکە بۆ ئەوەی کرێکارانی کوردستان لە کۆڕ و کۆبوونەوەکانیاندا ناڕەزایەتی خۆیان بەرامبەر بەم وەزعیەتە و عەزمی خۆیان بۆ خەبات لە پێناو داخوازیەکانیاندا نیشان بدەن. هەروەها جێی خۆیەتی هەموو جەماوەری زەحمەتکێش و زۆر لێکرا و ئازادی خواز کە دەسەڵاتی ڕژیمی سەرمایەداری کۆماری ئیسلامی تووشی مەینەت و ڕۆژڕەشی کردوون و شەریکی بێبەشەکانی چینی کرێکار بە بەشداری لە مەراسمەکانی ڕۆژی ئەوەڵی مانگی مەیدا بەڕاگەیاندنی پشتیوانی خۆیان لە خەباتی چینی کرێکار لە پێناو ئازادی و بەرابەریدا ڕێز بگرن لە خەباتی بەشەری عەداڵەتخواز و پێشکەوتنخواز لە پێناو بەدیهێنانی ژیانێکی ئینسانی و سەربەرزانەدا. بەڕێز بێ ئەوەڵی مانگی مەی ڕۆژی جیهانی چینی کرێکار.